سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا، هەروەها کە ئاگادارن ڕۆژی 22 خەرمانان مەحسا ئەمینی تەمەن 22 ساڵ و خەڵکی شاری سەقز بە بیانووی بێحجابی لەلایەن هێزەکانی گەشتی ئێرشادی تارانەوە درایە بەر ئەشکەنجە و لێدان کە بەهۆیەوە تووشی جەڵدەی مێش بوو و پاش چەند ڕۆژ چارەسەری پزیشکی لە نەخۆشخانەی کەسرای تاران بەهۆی سەختی برینەکانیەوە گیانی لەدەستداوە. بۆ باسی زیاتر لەسەر ئەم بابەتە داوامان کردووە لە هاوڕێز زاگرۆسی ئەدەریاری نوێنەری دیپلۆماسی پژاک لە سوێد کە لە ڕێگەی سکایپەوە بەشداری بەرنامەکەمان بێت. هاوڕێز زاگرۆس زۆر بەخێر بێن بۆ ئەم بەرنامەیە. سپاس بۆ ساڵ بۆ بینەرانی خۆشەویستیشتن. زۆر سپاس. هاوڕێز زاگرۆس ئەگەر دەکرێت دوایین زانیاریەکان سەبارەت بەم ڕووداوە بۆ بینەرانمان باس بکەن. بەڵێ هەروەک ئاماژەتان پێ کرد کچێکی کورد بە تەمەنی 22 ساڵان لەلایەن پۆلیسی ئێرانەوە دەگیردرێت دوایی لە ماڵێکی کورد تا ئەشکەنجە دەبێت و لە ماڵێکی زۆر کورد یانی گیانی لەدەست دەدا. یانی ئەم ڕووداوە بیرەوەری ئەو کەسایەتیە جۆرج فلۆیدی ئەمریکیمان بیر دێتەوە کاتێک کە پلیسی ئەمریکایی بە شێوەیەکی ڕەگەزپەرستانە هێرشی کردە سەری و لەوێدا گیانی لەدەستدا. لێرەدا یانێ ئەوەی وەکو ئاماژەیەک وەکو هێمایەک دەردەکەون کە پلیسی ئێران چۆن لەگەڵ هاوڵاتیانی خۆی بەپلەی یەکەم هەڵسوکەوتەکات و تەنانەت لەگەڵ هاوڵاتیانی کورد لە ئاستێکی زۆر خراپیشدا هەڵسوکەوتەکات تەنانەت دڵی بە دڵنیایەوە کاتێک کە زانیان لە ئەو کچە کووردە ئاستی ئەو ئەشکەنجانەی کراوە بەرامبەر بەو کچە ڕوودانەتر بووە بەو شێوازە بووە کە لە ماوەیەکی زۆر کووردا گەنجێکی تەمەن 22 ساڵان ئەبێ گیانی لەدەست بدات. کاردانەوەکان لە کوردستان و لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بەگشتی بەرفراوان بووە بە لە ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی لە شاری سەقز کە زێدی ئەو کوردە بووە خۆ پیشاندانێکی زۆر بەرفراوان و بەربڵاو ڕێکخراوی شاری سەقزەوە و لەو خۆ پیشاندانەوە کە دلیمان ئەم شەهید هەیە و هەم خەڵکێکی زۆر گیرا و برینداریان هەیە بە شارەکانی دیکەی کوردستان بە ڕۆژهەڵاتی کوردستانیش بە تایبەتی لە سنە بۆ پشتیوانی لە شۆڕەتی خەڵکی ڕۆژهەڵاتی شاری سەقز و هەروەها بەرفراوانکردنەوەی ئەم ڕزایەتیانە بە حکوومەتی کۆماری سێدارەی ئێران ناڕزایەتێکی بەرفراوان بەڕێوە چووە کە تێدا دروشمی دژ بە کۆماری ئیسلامی دژ بە داگیرکردنی ئازادی دروشمیگیری بۆ کانی تاکەکان بەتەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان دەگەران و ئەم بەدەکاری ئەوە دەکرێت کە 28 ئەمانگە لە ڕۆژهەڵاتی کوردستان وەکو چەند جاری پێشوو کە تەجربە و ئەزموونێکی زۆر سەرمان ئاسیدا فەتانی بازار و بەگشتی مانگرتنێکی سەرتاسەری ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوە بچێت کە هەموو پارت و لایەنەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستانیش پێوەست بوون بەڵاوازەوە پارتی ژیانی ئازادی کوردستان و کۆمەلگای ژیانی ئازادی کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان وەست بووین بەم بانگەوازەوە داوا لە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەین کە بۆ بەهاناوەچوونی ئەم بانگەوازیەوە بۆ پشتگیری لە ڕوڵەکانی خۆیان چەنجی نابێت چە ئەم کچانە و یا ئەم پڕانەی دیکە کە هەر ڕۆژ بە هەموو شێوازەکان لایەن دەوڵەتی داگیرکەری ئێرانیەوە تووشی ئەو نەهامەتی تووشی ئەشکەنجە کوشتن و برین دەبنەوە لە کۆڵەکانەوە بگرە ئاستی خراپی ژیانی کچان و ژدانمانەوە بگرە لە هەموو ئاستێکەوە بێت بە بێنە حانای بانگەوازی پارت ڕێخستن و لایەن و تاکە کەسەکانەوە و بەشداری ئەو مانگرتنە بن. بەڵێ هاوڕێز زاگرۆس زەرورەتی ئەم مانگرتنە چییە و ئێوە وەکو خۆتان پەیامتان بۆ خەڵکی کوردستان چییە؟ بە دنیایەوە پەیامی ئەم مانگرتە پەیامێکی زۆر ڕوو و دیارە ئاشکرایەکە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان چیتر داگیرکاریان ناوێت تەنانەت لە ڕۆژ یەکەمەوە ویستۆ بەڵام بە شێوەیەکی ڕوون بەرچاو ئەمە بۆ جاری چەندمە کە دووپاتی دەکەنەوە بە شێوازێکی نافەرمانی مەدەنی بە شێوازێکی زۆر سەردەمیانە کە دەڵێن نامان دەوێت ئەم شێوازە لە داگیرکاری ڕۆک لە دروشمەکانی شاری سنەشتا دیار بووکە داگیرکاری کوردستان ژینامان لێستان بە شێوازێکی کە لە شوێنەکانی دیکە دیرەکتێرش کراوە سەردەمەکانی کۆماری پێدارە و بە دڵنیاییەوە دروشمی ئەم بانگەوازیە ئەوەیە کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان سەربەخۆیان یانەوێ بە شێوازی خۆیان بە شێوازی کولتور ئەو دابوو ئاداب و شێواز داگیرکاریەکە لە وڵاتێرانەوە بێت و شێواز دیکە دەتێکی دیکە پەیڕەو ناکەن یانە بە شێوازی خۆیان بژین بە شێوازی یانە وەکو پەژاک لێرەوە بانگەواز بۆ خەڵکی خۆمان ڕادگەین کە بە دڵنیایەوە ئەوان پەیوەست دەبن بە بانگەوازەوە بەڵام بە شێوەیەکی زۆر بەرفراوان ئەگەر بکرێت لەلایەن خۆشیانەوە بڵاو بکرێتەوە پۆشش بدرێ ڕابگەیەنرێ بە هەموو دنیا بەشدار بن بە شێوەیەکی ئەکتیڤ بکەن لە هەموو گۆڕەپارلەکاندا نەک تەنیا ئەوەی کە
وەکو مانگرتنەکە بە شێوازی ڕاگەاندنی خودی ئەو مانگرتنە بە شێوازی ئەوەی کە بیگەنن بە شارەکانی دیکەی ئێران بۆ کە بکرێت لە ئاستی ئێران کوردستان هەموو کاتێک سنگەری پێشەوەی ئەو بەرخۆدانە بووە سنگەری پێشەوەی بەرخۆدانی هەموو ئاستەکان بۆ بەتایبەت لە ئاستی سیویل و مەدەنیدا و ئەم جارەش وا دەبینین کە ڕۆژهەڵاتی کوردستان بوو بە هەناوەچوونی ڕۆڵەیەکی خۆی لە پێشەوەی سنگەری بەرخۆدان و لە مافی تاکەکان و ژناندا خەڵکی کورد دیکەی سپاتیان کرد بۆ خەڵکی ئێران و ڕۆژهەڵاتی ناوێنیش کە خەڵکێکی پێشڕەون و ژیانێکی ئازاد و سەربەخۆیان دەبێت. بەڵێ زۆر سپاس هاوڕێزا گرۆز من پرسیارێکم نەماوە ئەگەر خۆتان قسەیەکەی وەکو کۆتایی فەرمونون. سپاس بۆ ئێوە بینەرانیشتان لە کۆتاییدا دەڵێن هیوادارم بەمە یانە جەرگ سووتانی کۆتایی دایکێکی کورد بێت و ئێمە بتوانین بە وەستانەوە لە بەرامبەر ئەو سیستمە داگیرکەر و داپۆسێنەرەدا چیتر پێش بگرین بە کوشتنی ڕۆڵەکان بەلایەن ئەو سیستمە نەگریسەوە. سپاس بۆ جارێکی تر سپاس بۆ هاوڕێ گرۆسی ئەدەریاری نوێنەری دیپلۆماسی پژاک لە سوێد کە لە ڕێگەی ئسکایپەوە بەشداری بەرنامەکەمان بوون. زۆر سپاس.